کاریگەری گەمار و ئابوووریەکان لەسەر پەرەسەندنی هەژاری مطلق لە ئێران. پزیشکیان لە سەردەمی شانۆی هەڵبژارنەکاندا بەڵێنیدا کە لێڕێگەی وتووێژ و دانوستانەوە گەمارۆکان هەڵدەوەشێنێتەوە. ناوبراو بە ئامانجی ڕاکێشانی ژمارەیەکی زیاتر لە خەڵک بۆ سەر سندوقەکانی دەنگدان وتی کە بازاڕی کاسبانی گەمارۆکان لاواز دەکات. ئەو سزایانەی کە بەکردەوە بەسەر خەڵکی ئێران و بەڕواڵەت بەسەر کۆماری ئیسلامیدا سەپێنراوە یان نێودەوڵەتین و لەلایەن ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکانەوە و یان لەلایەن دەوڵەتەکانی ئوروپا و ئەمریکاوە سەپێنراون کە بێگومان ئیمپریالیزمی ئەمریکا گەورەترین لایەنی گەمارۆکانی سەر کۆماری ئیسلامیە. بەکارهێنانی گوشاری ئابووری دژ بە حکوومەت و خەڵکی وڵاتەکان لەلایەن دەوڵەتی ئەمریکاوە سیاسەتێکی نوێ نییە. دەوڵەتی ئەمریکا جگە لە بەکارهێنانی هێزی سەربازی و دیپلۆماسی لە پەیوەندیەکانی لەگەڵ دەوڵەتەکاندا لە توانای دۆلار و سزابووریەکانیش بە مەبەستی بەرەو پێشبردنی ئامانجەکانی لە هەر وڵاتێکدا کەڵکی وەرگرتووە و کاڵک وەردەگرێت. ئەو دەوڵەتە تا ئێستا 15,000 سزای ئابووری بەسەر وڵاتەکان، کۆمپانیا و تاکەکاندا سەپاندووە کە یەکێک لە وڵاتانە ئێرانە و ژمارەیەک لە دەڵاڵ و یان کاربەدەستانی ئێرانی. ئەو سزایانە دوا بە دوای داگیرکردنی باڵوێزخانەی ئەمریکا لە تاران، هەوڵی ڕژیمی ئیسلامی بۆ دەستڕاگەشتن بە چەکی ئەتۆمی، دروستکردنی موشەکی دوورمەودا، ڕێخستنی هێزی بە وەکالەت لە ناوچەکە و بە تایبەتی لە دژی ئیسرائیل سەپێنراون. خامنەئی بەهێنانە ئارایی دروشمێکی بێ ناوەڕۆک بە ناوی ئابووری خۆڕاگری شەڕێکی لە دژی گەمارۆکان دەست پێ کرد کە تا ئێستا بێئاکام بووە. بەرپرسانی دەسەڵاتدار تەنانەت بە بەرەکەت ناوبردنی گەمارۆکان ئابووریەکی گەندەڵی دەڵاڵیان وەڕێخست کە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی هەژاری لە ڕادەبەدەر لە کۆمەڵگادا. ئەوان بۆ دەورلێدانەوەی گەمارۆکان بڕاپارەیەکی زۆریان ڕژانتووە تا گیرفانی بۆژوازی تازە پێگەیشتووی دەڵاڵانی ناوە و دەرەوەی وڵات و بە تایبەتی بازرگانەکان لە دووبەی بۆ ئەوەی کاڵا و کەلوپەلی پێویست هاوردە بکەن. ئەم جۆرە پوڵانە خراونەتە سەر نرخی کاڵاکان و لە ئێران لە گیرفانی لە بەکاربەران وەردەگیرێتەوە. هەروەها لەو ڕوەوە کە گەمارۆکان کاریگەری نەرێنیان لەسەر بڕی هەناردەکردنی نەوت، مەوادی پێترۆشیمی و کاڵا هاوشێوەکانی هەبووە، دەوڵەت و خاوەنکاران بەکردەوە بە کەمکردنەوەی هەقدەستەکان و دابەزاندنی توانایی کڕینی موچەخۆران بارەی قورسی گەمارۆکانیان خستۆتە سەرشانی ئەو توێژە لە کۆمەڵگا. کەمکردنەوەی لە ڕادەبەدەری بیمە و خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکانیش بە هەمان ئاراستە و بەرامبەر بە چین و توێژی زەحمەتکێشان بەڕێوە چووە. هەروەها ئەو کاڵایەنەش کە ئەمریکا وڵاتانی دیکە بە دوو مەبەست ناوی دەبەن لە ڕێگەی دەڵاڵە شەخۆرەکان لە وڵاتەکان و لەوانە لە دووبەیەوە بە نرخێکی زۆر گران هاوردەکراون و خراونەتە بازاڕەوە. ئەو خاوەن پیشەسازیانەی کە پێویستیان بەو کاڵایانە هەیە لە پرۆسەی بەرهەمهێنانی ڕابردوودا وازیان لە بەکارهێنانیان هێناوە و ناوەند و دامەزراوەکانیان داخستووە و کرێکارانیان بێکار کردووە و یان سەرمایەکەیان لە ئێران بردووەتە دەرەوە یان لە کەرتی دەڵاڵی و بیناسازیدا خستویانەتە گەڕ. گەمارۆکان بە جۆرێک کاریگەریان لەسەر نرخی کاڵاکانی وەک دەوا و دەرمانە سەرەتایە بیانیەکان داناوە کە بازرگانەکان لە هاوردەکردنی و کاڵایانە خۆ دەبێرن. هەر بۆیە خەڵکی دەستکورد ناچار بوون یان خۆیان لەگەڵ نەبوونیان بگونجێنن یان دەرمانی کوالێتی نزمی ناوخۆیی بەکاربێنن. ئەوان بەم شێوەیە لە تەندروستی و تەمەنی خۆیان مایەدادەنێن. ئەم واقعەتانەی کە لەسەرەوە باسکران ئەوە دەردەخەن کە گەمارۆکان بە شێوەیەکی سەرەکی قورسایی دەخەنە سەر شانی خەڵک. بەشێک لە هاوڵاتیان و بە تایبەت لاوانی خوێندەوار و بەهرەمەندیش بە کۆچکردن بەرامبەر بەم بابەتە کاردانەوەیان لە خۆیان نیشانداوە. بەڵام زۆربەی هەرە زۆری خەڵک واتە بنەماڵە کرێکاریەکان بە ناچاری لەگەڵ گرارنیەکان ڕاهاتوون. لە بەرامبەر زەرروزیانی خەڵکدا دەڵاڵەکان و بەرهەمهێنەرانی کاڵا کوالێتی نزمەکان کە بەشی زۆریان سەریان لە ئاخوڕی دەرباری خامنەییدایە و یان سەر بە هێزە نظامی ئینتزامی و ئیتلاعاتیەکانن لەو گەمارۆیانە سوودمەند دەبن.
ئەم بابەتە بەنەوەی خۆی کاریگەری هەبووە لە سەرپەرسەندنی هەرچی زیاتری هەڵاواردن و گەندەڵی دارایی و هەر ئەمەش ژیانی هاوڵاتیانی ئاسایی خستۆتە ژێر زەخت و گوشارێکی زیاترەوە. دەوڵەتە گەماروەدەرەکان و لەوانە سیاسەتمەدارانی ئەمریکایی زۆر باش دەزانن کە باری قورسی گەمارۆکان ڕاستە و خۆ دەکەوێتە سەرشانی خەڵک. ئەلبەتە ئامانجیشیان هەر ئەوەیە، ئەوان دەیانەوێت هاوڵاتیانی ئاسایی بخەنە ژێر گوشاری هەرچی زیاترەوە بۆ ئەوەی بە ناڕەزایەتیەکانی خۆیان ڕژیم ناچار بکەن ملکەتی سیاسەتەکانی ئەمریکا و هێزە هاوپەیمانەکانی لە ناوچەکە بێت. بەرپرسانی ئەمریکا و ئوروپا بە فەرمی ڕایانگەاندووە کە بەنیازی ڕووخانی کۆماری ئیسلامی نین و لە بنەڕەتدا گەمارۆکانیش توانایەکی ئەو تۆیان نییە. خودی ئەو دەوڵەتانەی کە گەمارۆکانیان سەپاندووە خوازیاری مانەوەی ئەم ڕژیمن، چونکە کۆماری ئیسلامی بە سەرکوتکردنی کرێکارانی پێشڕە و ئازادی خوازان، کۆمۆنیستەکان، هەڵسوڕاوانی بزوتنەوەی ژنان و بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی تر بەکردەوە بەرژەوەندیە درێژخانەکانی سەرمایەداری ڕۆژاوا دابین دەکات. ئەوان دەیانەوێت کە کۆماری ئیسلامی لە ڕژیمێکی دژبەرەوە بکەن بە ڕژیمێکی هاوکاری خۆیان لە ناوچەکەدا. گەمارۆکان جگە لە جەماوەری خەڵک زیان بە بەشێک لە بورژوازی ئێرانیش دەگەیەنێت. ئەو بەڵێنەی کە پزیشکیان لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا بە مەبەستی بێڕەونەقکردنی بازاڕی دوکاندارانی گەمارۆکاندای لە خزمەتی ئەم بەشەی بورژوازیشدا بوو. پێکاتەی کابینەی ئێستا دەری خستووە کە ئەو بازرگانانە بەهێزتر لەوەن کە سەرۆ کۆمارێکی گوێڕایەڵ بتوانێت لە بەرامبەر ئەو سیاسەتانەی کە خامنەی و ناوەندی بەرتەسکی دەسەڵات پەیڕەوی دەکەن بوەستێتەوە. گەمارۆی ئابووری سیاسەتێکی بە تەواوی دژە خەڵکیە کە پەرەسەندنی نەهامەتی و هەژاری گشتی لێکەوتێتەوە. خەباتی کۆمەڵانی خەڵکی ئێران لەسەر بەستێنی بزوتنەوەی شۆڕەژێڕانەی ژن ژیان ئازادی ئەو ڕێگایەیە کە سەرنجام دەبێتە هۆی ڕزگاربوون لە دەست ڕژیمی ئیسلامی و ئەو نەهامەتیانەی کە ئەم ڕژیمە بەسەر خەڵکی ئەم وڵاتەیدا سەپاندووە.